بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ئەو کاتتان باش. زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەی دیالۆگدا. ئازیزان، مذاکراتی بەرجام دیسانەوە دەستی پێکردێتەوە. ئەمە یەکێک لە تەبلیغاتی بایدن بوو لە مبارزاتی ڕیاست جەمهوریە کە ئەوەی وا ترامپ هەڵی وەشاندبووەوە ئەم دیسان بیهێنێتەوە گۆڕێ و دیسان دەست بکات بە مذاکرە لەگەڵ ئێران. دەچەند حوتی ڕابردووە ئاگدارکراین کە ئەم مذاکراتە هەرچەند ئەمریکا ڕاستەوخۆ لەو کۆبوونەوەدا نەبوو بەڵام بەستی پێکردوێتەوە. هۆکاری ئەوەی کە ئەم مەسەلەی بەرجام زۆر گرنگە چییە؟ چی قازانجی لەکە؟ ئایا ئەمە مەسەلەیەکی سیاسیە یاکو مەسەلەیەکە لە ڕابطە لەگەڵ دەست پەیداکردنی ئێران بە سەلاحی ئەتۆمی؟ ئەم باسە و زۆر مەسایلی تر ئەدەینە بەرباس و لێکۆڵینەوە لەگەڵ کاکێمنی سەیدی کە میوانیان بەرنامەیە. کاکێ من گیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس. منیش سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. کاکێ من بەرجام زۆر بە جددی گیراوە، کێ زۆر سوورە لەسەر دەستپێکردنەوەی بەرجامەوە، ئەمریکا یا ئێران؟ دەبێ بزانین کە بۆ کامیان بوون و نەبوونی بەرجام زۆر گرنگە و زۆر حیاتیە. من پێم وایە ئەمریکا تەبعاً هەرو ژوورەی جنابتانی شاڕۆ پێکرد لە تەبلیغاتەکان و ڕەخابەتەکانی هەڵبژاردننی سەر و کۆماریدا زۆر باسی ئەو ڕێکەوتنە کرا و تەبعاً ئەمریکاش مۆزوعێکی کە ئەرزشی وی هەبوو کە بهێنێتە نێو مناقشەکان و تەواو دابشکردنێکی دیموکرات و کۆماری بخۆیەوە بینی. دیموکراتەکان لایەن کورد بگەڕێنەوە، کۆمارەکان لایەن کورد ناگەڕێنەوە. بەڵام ڕادەی گرنگی کەی زۆر گرنگ مهمەکە لێ تێبگەین ئەگەر بینین دە مۆزوع لە کۆی سیاسەتەکانی ئێران داخلی و دەرەوەی ئەمریکا هەڵبژێرین کە مۆزوعیەتی هەیە هەم بۆ بیرڕای گشتی هەم بۆ سیاسەتمەداران کۆمارەکان دیموکراتەکان بەرجام لە دەهمین نیشدانیە. واتە ئەمریکا لەسەر مۆزوعاتی ناوخۆیی لەسەر مۆزوعاتی دەرەوە ئەوەندە بابەتی گرنگی هەیە کە بەرجام دەبێتە حاشیەیەکی زۆر دوور. بەڵام بۆ ئێران ئەگەر تەنانەت سێ مۆزوع دیاری بکەین هەر بەرجام مۆزوعی یەکێک لەو سەیە یا دەکرێت بڵێ ڕەنگە مۆزوعی یەکەم بێت. هەست و نیستی ئێران کۆماری ئیسلامی لە حاڵی حەزردا لە دەست بەرجامدایە. من تەنیا یەک ئیشارە دەکەم بە راپۆرتێکە ساڵۆژ لەمەوبەر بڵاوبووە. سندوقی نەونەتەوەیی پوڵ IMF ڕایگەیاندوو کە سندوقی زەخیرەی ئەرزی ئێران کە ساڵی 2018 بۆ وێنە 122 میلیارد دلاری ترا بوو، ئێستا بووتە 4 میلیارد دلار، یعنی 30 بەرابەر کەمی کردو. و ئەوەشان میدێنەوە کە هەر ئەو وڵاتێکی شەڕلێدراوی فەقیری ئاڵۆزی وەکو عێراق ئێستا عێراق لە سندوقەکەی خۆیدا 60 میلیارد دلاری هەیە. بۆی کە بزانین کە 4 میلیاردەکە ئێران چەندە کەمە، یا ئەوەی کە ئێرانەکان لەباری سەرمایه‌گوزاریەوە تقریباً گەیشتۆتە سفر. لەو ماوەیدا کە ترامپ چوو دەرێ ڕێکەوتنەکە لە 2 ساڵ و نیو ئەخیردا نرخی بەرابەری تمەن و دۆلار لە دۆلارێکی 5,000 تمەنی ڕاگەیشتۆتە دۆلارێکی 25,000 تمەنی، یعنی 500% زیادی کردو. هەمووی ئەوانە پێمان دەڵێن کە مۆزوعی بەرجام بۆ ئێران مۆزوعی ئەگەر نەڵێن یەکەمە لانی کە مۆزوعی یەکەم تا سێهەمە لە حاڵدا بۆ ئەمریکا تەنانەت مۆزوعی هەمیش نییە. هاوسەنگی هێز بەو جۆرە وایەوەش ئیشارەتان پێکرد زۆر بە قازانجی ئەمریکایە بۆ جۆرە کە باسەکرێ، ینی بەڵام لە لایەکی ترەوە ئێران زۆر هەوڵی داوە کە بە هەڕەشەی ئەوەی کە پیتانیۆمی ئۆرانیۆم بباتە سەرەوە لەو ڕۆژانەدا باسیەوەی کە تا 60% حتا ڕۆحانی وتی ئەمە توانێتانەوە دیش بیبین. ئەمە ئایا واقعان ئەو ئیمکانەی هەیە ئێران شتێکی ئەوە بکات کە ئورانیۆم بەو حەدە بباتە سەرەوە یاکو ئەوە زیاتر ئێوێ ئەو هاوسەنگی هێزە بەدەست بێنێت؟ من پێم وایە یەکەمەوەی کە لەباری تەکنۆلۆژیەوە پیتاندنی ئورانیۆم ئیتر تەکنۆلۆژیەکی بەرتەری جیهانی نییە. ئەم شتێکە مەسەرەن لە ساڵەکانی 1950 وەکو ڕەمزێک سیکرێتێک لە نێوان وڵاتەکاندا بوو. کاتێک کە پاکستان بۆمبی ئەتۆمی هەبێت، کاتێک کە کوڕی شمالی هەیبێت،
بوونەکەی نەشتێکی زۆر ئازایانەیە نەشتێکی زۆر انحساریە بەڵام گرنگەوەیە لەباری سیاسیەوە وڵاتێکی وەکو ئێران ئیزنی پێ نادرێت وڵاتێک کە هەڕەشە دەکات وڵاتێک کە مەسەلەن دەتوانێت لە پیتانی مەسەلەن مۆزوعی چەکی ئەتۆمی پاکستان یەک وڵات بوو لە ململانەیەک لەگەڵ هیندستان پێویستی بۆ هیندستان هەی بۆ ئەوش دەبوو هەیبە بەڵام ینی بۆلێکی ئیدۆلۆژیکی نەبوو مەسەلەکە لەسەر خاک بوو مەسەلەکە لەسەروەی بوو کە دوودانە وڵاتی دراوسێ پێکەوە سێ جار شەڕی گەرمیان کرد بوو لە 1950 تا ئەولا ئێستا ئەم دوو وڵاتە کە 3000 سابقەی شەران هەیە بکردەوە مەبەستم هیندستان و پاکستان و هەچێکی ئەتۆمیشیان هەیە بە هەر حاڵ ئەوانە مەترسەکان بۆ یەکتر بەڵام ئیدۆلۆژیەکی سیر و سەمرەی لە پێش نەبوو بەڵام من ئەوانە بۆ خۆیان سەربەخۆ نیانتوانێ و کارە بکەن بە یارمەتیان پێدرا بە تایبەت ئەمریکا بۆ ئەوە بتوانێت ئەو تەوازنی هێزە لە بینی هندستان و پاکستانە بە وجود بێنێ یارمەتی کرا حتا کوڕی شمالیش لەلایەن رووسیەوە یارمەتی کراوانە بووە بە بۆ خۆیان سەربەخۆ بتوانەوە کارە بکەم لەمە بەس ئێران لە ئاسەدایە بەڵ ئێران ئەسخەزان هەر لە ڕێگەیان دوو وڵاتەوە واتە کۆرەی شمالی و پاکستان ئەو تەکنۆلۆژیە بەدەستهێناوە واتە ئەو دانیشمەندە پاکستانی کە بابەیسلا باوکی ئەتۆمی ئیسلامیە خاوەنی بۆمبی ئیسلامی نەسرا هەندێک نهێنی لە اختیار ئێراننا کوڕی شمالی هەروەتر کەواتە لەباری تەکنۆلۆژی و ئێستا شتێک نەکە بڵین منحەسیر بەفەردە یا بڵین دەست بەدەستێنانەکەی شتێکی یەکجار زۆر گرنگە یا مەسەن بڵین پێگەیەکی تایبەتی زانستی دەدا بە ئێران بە هیچ شێوە بەڵام مەزوعەکە ئەوەیە کە جیاوازی ئێران لەگەڵ کۆرەی شمالی و پاکستان ئەوەیە ئێران هەڕەشەی مەترسی هەڕەشەی کردو بۆ لە ناوبردننی وڵاتێک کە جیهان لەسەری هەستیارە بە هەر دلیلێک بێ دنیا لەسەر ئیسرائیل هەستیارە چون تەنیانەتەوەیە کە لە ناو دڵی هۆلۆکاستدا دەرهاتووە دوو هەمەن ئێران هەڕەشەی چەندین جار هەڕەشەی لە وڵاتانی ئوروپایی کردووە ئێران موشکی هەیە کە دەتوانێت بە موشکەکانی کوڵایەکی ئەستەی لەسەر بنێت ئەوەشتان پێ بڵم مۆزوعی کۆرەی شمالی لە دەستی وڵاتان دەرچوو دەنانیان دەهێشت کۆرەی شمالی ساڵی 2006 کاتێک کە دنیا گیری کردبوو لە عێراقەوە ئەمریکا ئۆپراسیۆنێکی نظامی زۆر بێحساب کتابی لە عێراق دەست پێ کردبووە تێدا مابووە و هەندێک کەسدایان کورد ڕەنگە خەریکە ڤیەتنام دووبارە دەبێتەوە لە عێراق لە ناکاو لەو سەری دنیا بیسرا کە کۆرەی شمالی ساڵی 2006 لە مەرحلەی ئورانیۆمی 92% بزەرا و بۆمبی ساز کرد کەواتە ئەوەش دیسانەکانە مەزیری بەرعیلەتە کە نەهێڵن بە هیچ شێوە نەهێڵن ئەگەر تەواوی جیهانی لە تەکنۆلۆژی ئەتۆمی ئێران خافڵ بێت ئیسرائیل خافڵ نییە باوەڕکەن ئێستا ئیسرائیل بەقەت سەرۆکی دەستگای ئەتۆمی ئێران ئاگاداری هەیە و زانیاری هەیە لەسەر هەلومەرجی ئێراندا خۆ ئێران مەسەلەن مانگێکی دیکە یا 10 ساڵی دیکە دەگاتە بۆیە من هەموو ئەوانم پێ وایە کە مۆزوعی ئەتۆمی ئێران مۆزوعێک نییە کە بگاتە مەرحلەی ئیجرا ئێران بە هیچ شێوە ناتوانێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی مەسەلەن لەسەر مۆزوعی کۆرە و لەسەر مۆزوعی پاکستان وڵاتێک نەبوو کە بچێت لەوێ بەنیهێنی بیتەخێنێتەوە بەڵام ئێرانی دیتومانە لانەکانێ چ شتێکی دیکە ماوەکی ئیسرائیل بیکا لە نەتەنزوو لە پارچین و لە ئیسلام شار و لە تورغوزابات کە مەسەلەن تا ئێستا لە ئایندەدا ئەگەر لازم بێ نەیکاتەوە مۆزوعەکە نەزانستی بۆ ئێران شتێکی بڵێ زانستێکی یەکجار زۆر گەورەی لە پشتە نە شتێکە کە ببێت وەکو مۆزوعی پاکستان و کۆرەی شمالی ئێرانی بکاتە خاوەنی چەکی ئەتۆمی لە بابەت مەسەلەی دەخاڵەتی ئیسرائیلەوە دواتر قساکەن بەڵام پێم خۆشە هەر لە بابەتە مەسەلەی بەرجامەوە ناوەڕۆکەکەی بەرجام بۆ بینەرانی شاید زۆر کەس نەزانێ کورتکراوەی بەرنامەی جامعی ئەقدامی مشتەرەکە ئەمە کە لە ساڵی 94 هەتاوی یا 2015 ڕسمەن دەستی پێ کرد زیاتر لەسەر بەرنامەی هەستەیە ئایا هەرواقعان لەسەر بەرنامەی هەستەیە یا لە ناوەڕۆکەکەیە مەسایلێکی غیر ئەز بەرنامەی هەستەیش ئەگونجێت مەسەلەی موشک و پیتانیۆمی ئورانیۆموانە لێ بگەڕین کە لەوێ باسیەوە کراوەکە ئەوە ئەبێ 3.67 بێت لەو کاتاوە قبوڵی کردووە ئێران غیرەوە ئایا ئەم مەسەلەی بەرجامە مەسایلێکی غیرە پیتانیۆمی ئورانیۆم و موشکەکان کاتوانن کولاهەکی ئەتۆمی هەڵبگرن شتی کەیش هەیە
ئەگەر لە ئێران پرسید دەڵێکە نەخێر مۆزوعی بەرجام تەنیا و تەنیا بەحسی ئەتۆمیە تەنانەت موشکەکەشی قوبوڵ نییە دەڵێکە لە بەرجام لاستان ئیما کارمان بە موشکی نەداومە ئەگەر بەحسی کۆلاهەک بکردێت باس لە سنوودارکردنی موشک نەکراوە لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە لە وڵاتانی ئوروپا و ئەمریکایی پرسی دەڵێ نەخێر ئێمە بەرجاممان کرد ئەوەڵان لە مقدمەی بەرجامدا بەڕاستی هاتووە ئێران حاشا لێ دەکات کە ئەم بەرجامە حەولێکە بۆ نۆرمالکردنەوەی پەیوەندەکانی سیاسەتەکانی ئێران و نۆرمالکردنەوەی پەیوەندی ئێران لەگەڵ وڵاتانی جیهان و ئەو بەرجامە ڕوحێکی هەیە یان مەبەستێکی سەرەکی هەیە کۆنسپتێکی لە پشتە کەەوەی لە داهاتوودا زیاتر کاری لەسەر دەکردێت ئەوە لە پێشەکی بەرجامدا هاتووە هەرچەند بە سەراحەت نەکوتراوە دەستی وەردانی ئێران لە کاروباری ناوچە بە سەراحەت نەکوتراوە ئێران دەبێ موشکەکانی کورتکاتەوە بەڵام گوتراوە کە ئەوە مقدمەیەکە بۆ مەبەستێکی گرنگترەوەی کە ئێران بێتە وڵاتێکی نۆرمال و پەیوەندەکانی لەگەڵ جیهان نۆرمال بێتەوە دووهەمەوەی کە بێ بزانین مەبەستی بەرجام لە ڕۆژێکەمەوە چ بوو مەبەستی بەرجام ئەوە بوو ئێران هەڕەشە بوو بۆ ناوچە و بەتایبەت بۆ ئیسرائیل جا ئەو ئەمرازی هەڕەشەیە دەیتوانی ئەتۆم بێت دەیتوانی موشک بێت دەیتوانی سیاسەتی شەڕی نیابەتی بێت لە سووریە لە فلستین بۆی کە هەڕەشە بۆ وڵاتانی ناوچە و بۆ ئیسرائیل دروست بکە کەواتە بۆ منتیقەش مۆزوعی ڕێکەوتن تەنیا و تەنیا لەسەر پیتاندن نییە کە یا نازام شێست بێت مۆزوع ئەوەیە کە ئێران کۆمەڵە مەترسێکی هەیە بۆ جیهان بەتایبەت بۆ ناوچە بلەخەس بۆ ئیسرائیل کە ئەو مەترسیانە دەبێ بڕەوێتەوە تەنانەت هەر لە سەردەمی ئۆبامادا پێشوەی کەسن ترامپ بێتە سەر کۆمار 5-6 مانگ دوایەوەی کە بەرجام ئیمزاکرا کاتێک کە لە مارچی 2016 یا ڕەشەمەی 94 ئاخر مانگی ساڵی 94 لە ئاوەکانی دەوروبەری یەمەن چەندین کەشتی ئێران پڕ لە ئەسلحەی ژیران لە پێش کەشتەکانی فەڕەنسەوی گرتیان ئەسپەزا کەشتی دوو هەموو سێهەمەکە ئەمریکایەکان گرتیان لەوێ بەرجام ئۆباما هەڵوێستێکی گرتی ئێران خەریکە ڕۆحی بەرجام نەقز دەکات کەواتە مۆزوعی بەرجام شتێک نە تەنیا و تەنیا بەحسی بە ئەتۆمەوە بێت ناردنی ئەسلحە بۆ یەمەنیش هەر بەشێک لە مۆزوعی بەرجامە بۆیە من پێم وایە تەنانەت ترامپ ئەگەر ترامپی نەبوو با بەسەر و کۆمار ئەگەر بۆ وێنە ساڵی 2016 هیلاری کلینتۆن لەلایەن دیموکراتەکانەوە دەنگی هێنا با بەسەر و کۆمار بە ئەو تونند و تیژێل ئەو هەڵس و کەوتە توندەی کە بەنسبەت ئێران هەیە دەبوو ڕەنگە کەمێک دیپلۆماتیکتر بە کەمێک ئارامتر بە کەمێک بە زیرەکی بە ڕەنگە مەسەلەن قاسم سولەیمانی پشتبانن ڕەنگە گەماروی نفتەکان ئاوا چون نەبوو بە بەڵام حکوومەتی دیموکراتی دوای ئۆباماش هەر موەزەف بوو کە گەمارۆکانی ئێران بپارێزێت و فشار لەسەر ئێران بۆ سیاسەتی ناوچەیی و سیاسەتی موشکەکانی درێژە بدات بەو جۆرە کە ئێمە بینین وا دیارە کێشەکە لە بینی ئەمریکا و ئێرانە یا تاندازەیەکیش ئیسرائیلەکە ئەحساسی و خەتەراکە ئەی ئەو وڵاتانی ئەوروپاییانە کە بەشدارن رووسیا کە تا ئەندازەیە دۆستی ئێرانە ئەوانیژی زۆر ئیسراریان هەیە لەسەر ئەوەی کە ئەم دانیشتانە دەست پێ بکاتەوە و دیسان قەراردادی بەرجەم بەرپا بێتەوە و پێشکەوتن بەدەستبێرە ئەوان بۆ بەڵێ شارەتان بە ئەوروپایەکان و بە رووسیا کرد بەنسبەت ئەوروپا بەڵێ ئەمریکا و ئیسرائیل مۆزوعی یەکەمن بەڵام ئەوروپایەکانی مۆزوعی یەکەمن هەم ناڕاستەوخۆ لەبەر ئیسرائیل بەهەرحاڵ ئەوروپایەکانیش بەرژەوەندی ئیسرائیلیان بۆ مهمە بەهەرحاڵ هۆلۆکاست لە ئیسرائیل ببورن هۆلۆکاست لە ئەوروپا ڕوویداوە و ئەوان خۆیان بە جوورێک ئەخلاقن متەهید دەزانن بە پاراستنی ئیسرائیل دووهەم ئەوەی کە ئەوروپایەکان لە دوو لایەنەوە ئەوانی بخۆیان ڕاستەوخۆ دەتوانن قوربانی هەڕەشەکانی ئێران بن هەم لە ڕێگای هەڕەشەی موشکەوە ئێران بردی موشکەکانی دەگاتە قوڵایی ئوروپای تەنانە ڕۆژاوە دەگاتە بریتانیاش هەم لەباری ئاڵۆزکردنی ناوچە و وەڕێخستنی شەپۆلی ئاوارە و پەنابەر بۆ ئوروپا تماشاکەن ئەگەر مەسەلەن سووریە ئاڵۆز دەبێت بۆ وێن ئەگەر عێراق ئاڵۆز بێت ئەگەر نازانم فلان ناوچەی دیکە ڕۆژهەڵاتی ناوین ئاڵۆز بێت بە میلیۆن پەنابەر ناچێتە ئەمریکا ئەو ناوچەیە لەگەڵ ئەمریکا دراوسێتی جوغرافیایان نییە بەڵام لەگەڵ ئوروپا هەیەە هەر جوورەی کە دیتمان 2015 شەپۆلی و پەنابەر کە هاتنە ئوروپا بۆ ماوەی بەڕاستی شێوان ئێستاش خەریکە نرخی بۆ دەدا
ئەحزابی نیژادپەرستی دەسەڕاستی وەک دشکردەوەیەک بۆ شەپۆلی پەنابەری بەدەسەڵات گەیشتن کەوە زیانێکی زۆری بە ئوروپا گەیاندوو لە مەجارستان لە ئۆتری لە زۆر شوێنی دیکە بۆیە بۆ ئوروپایەکانیش مهمە دەمێنێتەوە رووسیا ڕەنگە ڕاستەوخۆ بەرنامەی ئەتۆمی ئێران هەڕەشانە بێ بۆ رووسیا بەڵام لە ناڕاستەوخۆ رووسیاش پێی ناخۆشە ئەوەڵەن هیچ وڵاتێکی ئەتۆمی پێی خۆش نێ لە دراوسێتی ویە لە ناوچەویدا وڵاتێکی ئەتۆمی دیکەش ساز بێت دووهەم ئەوەی کە ئەو ململانەیە خێرا باعث دەبێت ئەگەر ئێران بگاتەوە ئاستا دوو وڵاتی زۆر غیری نۆرماڵی دیکە واتە تورکیە و عەرەبستان لە خێراییەکی زۆر کەمدا ئەوانی دەبنە خاوەن شەکی ئەتۆمی حتا بە قەولی جنابل وەکو ئەزمموی پاکستان ڕەنگە ئەگەر ئێران من دەڵم احتمالات معادلی سفرە بەڵام ئەگەر وەکو تێوری بڵێ وەکو خەیاڵ وەکو فەڕست ئێران ببێتە خاوەنی شەکی ئەتۆمی مطمئن بن 6 مانگی تەوە ناسوورەی وڵاتانی ڕۆژاوایی بۆ خۆیان ئیمکاناتی شەکی ئەتۆمی بۆ تورکیە و بۆ عەرەبستان پێک دێنن لانیکەم بۆ پاراستنی باڵانسی هێز بەدژی کۆماری ئیسلامی بۆیە رووسیا بۆی مهمە کە لە پەناوی ئێران و عەرەبستان و تورکیە نەبنە خاوەنی شەکی ئەتۆمی تماشاکەن تەواوی ئەو بڕیارانەی کە لە سەردەمی جۆرج بوش و لە سەردەمی ئۆبامادا بەدژی بەرنامە ئەتۆمیەکانی ئێراندرات هەموو بە پەسەندی چین و رووسیا بوو یالانی کەم بە بێدەنگی بەڕێی ممتەنعی وان بوو بۆیە بۆ دەلیلەشەوە رووسیەش پێی خۆشە کە ئێران نەبێتە خاوەن شەکی ئەتۆمی بەڵام لە لایەکی تریشەوە ئەتوانێت ئەمە ڕێگەیە بکاتەوە ئەگەر چنە پای ئەو مذاکراتی بەرجامە تحریمەکان لا چن و تا ئەندازەیەک هەم وڵاتانی ئوروپایی هەم رووسیەش دەستیان ناوەڵەترە بێ بۆ ئەوەی کە سەرمایە گوزاری بکەن و سەرمایەکانیان لە ئێرانە پەرە پێ بدەن ئەوەیش دەتوانێت بەشێ لە قەزیەوەی وانە هەتا ئەگەر بە مۆدێری ئۆباما و ساڵی 2015 بێ نەخێر مەگەر ساڵی 2015 کە بەرجام مزاکرا و سەرمایە هاتە ئێران نەخێر نەهات چۆن مۆزوعی سەرمایە جنابتان باشە دەزانن زیاتر لەوەی کە لەگەڵ دەوڵەتەکان سەرۆکاری هەبێ لەگەڵ کۆمپانی و شرکەتە سەرمایە گوزاریەکان سەرۆکاری هەیە واتە ئەوە لایەنی غیری دەوڵەتیە کە بڕیار دەدا ئایا کۆمپانی تۆتاڵ بچێتە لە ئێران 50 میلیارد دلاریش پوڵ لەگەڵ خۆی بەرە یان نە ئەوە کاخی ئێلیزە یا سەرۆکۆماری فەڕەنسا نێبتوانی و بڕیارە بدە فەڕەنسا وڵاتێکی سەرمایەداریە ئەو پەڕەکەی کە سەرۆکۆمار و ئێلیزە دەتوانێت داوا بکە کە سەرۆکی یا مدیر کولی تۆتاڵ کۆمپانی نەفتی فەڕەنسایی بانکە کە پێشنیهار دەکەین بچن لە ئێرانیش سەرمایە گوزاری بکەن بەڵام ناتوانێت ئیجباری لێ بکە بڕیاری پێبدا کە ئەتۆ مەجبوری بچی بۆ فەڕەنسا ببوورە بچی بۆ ئێران کۆمپانی تۆتاڵیش دەچێت کۆمپانیەکی هەڵسەنگاندنی ریسکی سەرمایە گوزاری ئیستخدام دەکات دەڵێ بە بڕوای جنابەت ئێران لە ئێستاڕە تا 5 ساڵی داهاتوو ئەم ئەمنیەتەی هەیە کە من بچم 50 میلیارد دلار پوڵی خۆمی بەرمە سەنعەتی نەوتیوی حتا ئەگەر دواتر ئەو پوڵە ئەوەندەی خێر بێت 50 میلیاردەکەم بێتەوە 100 میلیارد ئایا ئەو گارانتی هەیە کۆمپانیەکەی کە وەزیفەی هەڵسەنگاندنی ریسکی وڵاتەکانە دوای لێکۆڵینەوەیەکی تەنانەت یەک حوتووی پێی دەڵێ نەخێر ئێران هەرچەند بەرجامی ئیمزا کردووە هەرچەند دانوستادن هەیە بەڵام ئێران ئێستا وڵاتێکە کە ناتوانانی بۆ 6 مانگی 1 ساڵ 2 ساڵ 3 ساڵی داهاتوو حسابی لەسەر بکەیت و ئەوەیە کە کۆمپانی تۆتاڵی فەڕەنسەوی ناچێت ساڵی 2015 وای لە هاتبوو کە جانکێری وەزیری دەرەوەی ئەمریکا دەهات وڵات بە وڵاتی ئوروپایی دەگەڕا لە هەر وڵاتش کە دەچوو دەگەڵ مدیری کۆمپانیە گەورەکان و شرکەتە خصوصەکانی ئەو وڵاتانە کۆدەبەوە دەپاڕە و دەگوای بە پشتنی ئێران لە ئێران سەرمایەگوزاری بکەن ئێران وڵاتێکی باشە ئێمە دەمانهەوێت ئێران بگەڕێتەوە بۆ باوەشی کۆمەلگای جیهانی بەڵام و کۆمپانیانە نەدەچوون چون دەیانزانیت هەر شەریکەی کە وەزیفەی هەڵسەنگاندنی ریسکی سەرمایەگوزاری وڵاتەکانە پێی دەکتن کە ئێرانەوە خەریکە ئەسلحە دەنێرێ بۆ یەمەن پێی دەکتن کە ئێرانەوە دوێنێکانێ موشکێکی تاقی کردەوە لەسەر موشکەکەش بە دروشمی ئیبری باسی لە ناوبردنی ئیسرائیلی بردو بۆ دەلیلانە ئێران وڵاتێکی ئەمن نییە من پێم وایە کە ڕەنگە ئەوانیش پێیان خۆش بێت کە کێشەی ئێران کەم بێتەوە ئاڵۆزەکان کەم بێتەوە من لەوەجا گومانم هەیە زۆر جار رووسیە وەکو کارتێک لەو کێشانە بە نەفی خۆی استفادە دەکات بەڵام تەنانەت لە ئەگەری ڕێکەوتنێکی دووبارەشدا نە رووسیە و نە وڵاتانی ئوروپایی ناتوانن کۆمپانیەکانی خۆیان فشار بێنن بۆی کە پشێ دەگەڵ لە ئێرانە سەرمایەگوزاری بکات
آخر نمونەی زیندوشەوە بوو کاتێک کە ترامپ لە بەرجام هاتە دەر ساڵی 2010 خامنەیی ڕاوێژکاری باڵای خۆی نرد بۆ لای پوتین نردی بۆ مۆسکۆ ویلایەتی لەلایەن خامنەیەوە چوو بۆ مۆسکۆ و پوتین بەڕاستی بڕیاری پێدا کە بۆ جوبرانی ئەو خەسارەتە ئێمە حاضرین 50 میلیارد دلار لە سەنعەتی نەوتی ئێران سەرمایه‌گوزاریکین و ویلایەتی کاتێک گەڕاوە ئێران ئەوەی ڕاگەیان ئاشکرای کرد وەکو خەبەرێکی زۆر خۆش کە رووسیا پشمان دەگرێت بەڵام کۆمپانیەکانی نفتی رووسیا بۆ وێنەکان ڕوسنفت تازە ڕوسنفت کۆمپانیەکە کە 150 دەوڵەتی 150 خصوصی وەکو تۆتاڵی فەڕەنسەوەی ژنێ حاضر نەبوو نە 50 میلیارد دلار کە 1 دلاریش لە سەنعەتی نەوتی ئێران سەرمایه‌گوزاری بکەن بەڵام چون تا ڕادەیەکی بەرچاو لە عێراق سەرمایه‌گوزاریان کاکی ئەمن ئێوە باسی ئیسرائیلتان کرد ئیسرائیل هەمیشە نیگەرانی خۆی دەتبڕیوە بۆ ئەوەی کە ئەم بەرنامەی موشکی یا بەرنامەی ئەتۆمی ئێرانە ئەتوانێت خەتەرێک بێ بۆ سەر ئیسرائیل ئێمە بینین کورەی شمالی هەر بۆ زۆرەوە خۆتان باسان کرد ساحەبی موشکی ئەتۆمیشە و زۆر کێشەی لەگەڵ کورەی جنوبی هەیە لەگەڵ ژاپۆن هەیە بەڵام تاڵعانە مەوردێک پێش نەهاتووە کە ئەو ینی نیگەرانیەکەیش بەڕاستی لە ئاسی نێودەوڵەتی لەو سەدحانیە کە کورەی شمالی لە بۆمبی ئەتۆمی استفادە بکات بۆ ئەوەی فشارێک بێنێ لە ئاستی لەباری اقتصادیش وەزعی زۆر خراپە و نازانین ئەسڵ لە تەواوی دنیا قەدیس کراوە هیچ شتێک بۆ وڵاتە ناچێت ئەوە هیچ ئەوێت تۆ چاو ئێمە چاو بکەین لە هێند و لە پاکستان هێند و پاکستان جاری وایە شەڕەکانیان زۆر قوڵ بووبەتەوە لەسەر مەسەلەی کەشمیروانە بەڵام هیچ جار نەهاتوونەتە باسیەوەی کە هەڕەشەیەک بکەن لە بۆ باوەسیەوەیش کە چەکی ئەتۆمیان هەیە بۆ ئیسرائیل پێی وایە ئەگەر ئێران ببێ بە ساحێبی چەکی ئەتۆمی حتمما خەتەرێکی ئەبێ بۆ ئیسرائیل ئایا ئەبە و سادەگیەوە باسی یەکەن یاک و واقعیەتەوە بەڵێ ئەگەر بێنەوە سەر مۆزووی کورەی شمالی دەبینین چەکی ئەتۆمی دوو کەڵکی لێ وەردەگیرێت لە تێوریدا یا ئەوەیە کە بەکاری بێنی بۆی کە دوژمن لە ناوبەری یا ئەوەی کە هەت بێت و بەکاری نەهێنی بۆەوەی کە لە ناوت نەبن بۆی کە بڵند چا ئێمە ناتوانین هێرش بکەنە کۆرەی شمالی چون ئەگەر هێرشی بکەین ڕەنگە ئەویش دەست بکاتەوە بەوەی دەڵێن باڵانسی وحشت ئێمە لە سیاسەتدا زۆر لە باڵانسی هێز دەکەین دەڵێن کە مەسەلەن فلان وڵات و فلان وڵات هێز لە نێواندا باڵانس یا باڵانس نییە بەڵام باڵانسی وحشت شتێکی زیاترە کە دوو لایەن ڕەنگە هێزەکان بەرابەر نەبێت بەڵام لە دروستکردنی وحشت دەتوانن پێکەوە بەرابەر بن چون چەکی ئەتۆمی فەرق ناکە پەنجای بەکاربێنی یا یەکی بەکاربێنی تەنانەت ئەگەر لایەنێک لەناو بچێت بەڵام وەکو کۆرەی شمالی بەڵام کۆرەی شمالی بتوانێت یەک چەکی ئەتۆمی لە ئوروپایە لە ئەمریکا بدا ئەوە دێبێتە فاجعەیە کە هیچ سیاسەتمەداری پێ ناکاتەوە بۆیە کۆرەی شمالی نەهاتۆ چەکی ئەتۆمی سازکە بۆەوەی کە هێرش بکاتە کۆرەی جنوبی یا ژاپۆن کۆرەی شمالی بۆمبی ئەتۆمی ساز کردو بۆەوەی کە بە هەر قیمەتێک بێ حاکمیەتی دیکتاتۆری خۆی بپارێزێت بۆی کە هێرشی پێ نەکرێت بۆەوەی کە ئەگەر خەڵکەکەی ڕاپەڕینەکرا کورەی جنوبی هێز نەنێرێ بۆ وێنە مۆزووی ئێران لانی کەم بە تێوری و بە قسە فەرق دەکات ئێران دەیەوێت لە هەردوو مۆزوو کەڵک وەرگێت لەلایەکی بەرحاڵ دەیانجار کتوانەکە ئێمە پێویستە چەکی ئەتۆمیمان هەبێت بۆەوەی کە بتوانین دیفاع لە خۆمان بکەین کە ئەگەر دوژمنی ئیسلام ویستی هێرشمان بکات نەتوانێت بترسێت بەڵام واقعیت ئەوەیە کە یەکەمەوەی کە ئێران سابقەی کەڵک وەرگرتن لە چەکی نامتعارفی هەبوو بۆ وێنە چەکی شیمیایی لە شەڕی ئێران و عێراقدا هەردوو لایەن واتە ئێرانیش لە چەکی شیمیایان استیفادە کرد دووهەم ئەوەی کە هەر لە سەردەمی خومینیدا لە ئاخرەکانی شەڕدا لە نامەیە کە فەرماندەی سوپای پاسداران ناردی بۆ خومینی لەوێدا داوای کردبوو کە ئێمە چەکی ئەتۆمیمان پێویستە بۆی کە بتوانین شەڕەکە بەرینەوە ئەوە قسەی ساڵی 67 پێشوەی کە شەڕی ئێران و عێراق کۆتایی پێبێت موحسین ڕزایی کە فەرماندەی سوپای پاسداران بوو بە سەراحەت باز لە چەکی ئەتۆمی دەکات دەڵێ ئێمە لیستێکی دوور و درێژ تەهیە دەکات بۆی کە شەڕەکە بەرینەوە پێویستیمان بوانەیە بە تایبەتی ئیشارە دەکات بە چەکی لەیزەری و چەکی ئەتۆمی ئەوە مەوردی دووەم دوای کە خومینی مرد ڕەفسەنجانی لە وتارێکی نۆژی هەینیدا
وتی ئێمە دەتوانین تەنانەت بە یەک دانە بۆمبی ئەتۆمی ئیسرائیل مەحوب بکەینەوە. ئەوە مۆزوعی سێهم. مۆزوعی چوارەمەوەی کە دەبینین خامنەیی دیسکۆرسی لە ناوبردنی ئیسرائیلی لەزار ناکەوێت، تەنانەت تاریخی بۆ دادنێ ئیسرائیل ناگاتە 25 ساڵی دیکە، یا دەڵێ کە هەر لایەنێک هەر کارێک بە دژی ئیسرائیل بکەن ئێمە پشتیوانە لێ دەکەین، یا دەڵێ نایشارینەوە بۆ خۆمان هەر چێکی لە دەستمان بێ بە دژی ئیسرائیل بیکەین دەیکەین. کەواتە ئەم چوار ئەزمونە، ئەوەی کە ئێران لە چەکی نامتعارف خەڵکی وەرگرت، ئەوەی کە فەرماندەیەک سوپای پاسداران لە نامەیەکی ئاشکرادا باز لە بەکاربردنی چەکی ئەتۆمی دەکات بە دژی دوژمن، ئەوەی کە ڕەفسەنجانی باسی بەکاربردنی چەکی ئەتۆمی دەکات و بە سەراحەت ناوی ئیسرائیلیش دەڵێت نەک دوژمن. چوارەم دیسکۆرسی دە 15 ساڵی ئەخیری خامنەیی کە باس لە ناوبردنی ئیسرائیل دەکات. هەموو ئەم چوار حاڵەتە هەرچەند کە هیچ وەختی نەگاتە کردەوە، ئەوەی باعث بووە کە پەروەندەی ئێران و کۆڕی شمالی لێک جیاواز بێت. ساڵی 94 یا 2015 زایانی ئیسرائیل بە نسبەت ئێستا زۆر مۆقعیەتێکی زەعیفتری بوو. بەڕەسمەن دوو وڵات ئۆردن و مسر پەیمان نامەی سڵحیان لەگەڵ ئیسرائیل بەستە بوو. بەڵام ئێوەش بۆ خۆتان لە توێژەکە ئیشارەی پێەکەن کە ترامپ یەکێک لە دەستکەوتەکانی کە بەدەستی هێناوە بوو کە موقعیەتی ئیسرائیلی زۆر قەوی کرد و هەر لە دەورانی ترامپا بوو کە بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی ڕەوابتی عادی و دیپلۆماسیان لەگەڵ ئیسرائیل بەرقەرار کرد. باشە بۆ خۆلعانە موقعیەتی ئیسرائیل زۆر زۆر باشترە لە چاوجاران، ینی کاتی خۆی لە 2015 ئێران نەیتوانی بە مەسەلەی مەترحکردنی عەرەب و ئیسرائیل خەتەرێکە بە وڵاتانی عەرەبی و چی و حتا باسیەوە بکاکەمەوە ببین لە پەنادەسیەوە چیەکە لە فەلەستینەکان و زۆر جاری شێرشەکاتە سەر لوبنان، ئەمانە بکا بە بەهانەیە بۆ بتوانێت بەخەرە حداقل هێزێک لە وڵاتانی عەرەبی بەلای خۆیان ڕابکێشێ. بەڵام ئێستا ئەوەیشی لە دەستداوە بۆ ئیسرائیل لەو موقعیەتە باشە تا دیسان هەر ئەو ئیحساسی خەتەرە ئاکات. بەڵێ ئەوە بەڕاستی بە دروستی ئیشارەتان بەوە کرد کە ئیسرائیل ئێستا وەزعی باشترە لە ململانە لەگەڵ ئێران و ئەوەش لە سایی سەری سیاسەتی غەڵەتی کۆماری ئیسلامیە، تەنانەت خودی بەرپرسانی کۆماری ئیسلامیە اعترافیان کرد کە سیاسەتە غەڵەتەکانی ئێمە لە ناوچە لە سووریە لە عێراق لە یەمەن و ئەو هەڕەشانەی کە ئێمە جارجار لە عەرەبستانیش دەکەین لە بەحرین دەکەین، ئەوە باعث بوو کەم وڵاتانە لە ترسی ئێمە پەنابرن بۆ ئیسرائیل. ئەوە اعترافێک بوو کە عەلی موتەهەری لە تاران کتوویەتی قسەی من و پیا شیکەرەوەیەکی سیاسی نییە. بەڵام مۆزوعی مەترسەکانی ئێران ئیسرائیل سەر باقیەوەی کە ئێران لاواز بوو، سەر باقیەوەی کە هاوپەیمانەکانی ناوچەیی لەگەڵ ئیسرائیل بەهێز بوو لەسەر جێی خۆی ماوەتەوە لە چون مۆزوعی حەماس، حیزب الله و ئەنسار الله ئەم سێ ڕێکخراوەیە لەسەر جێی خۆی هەن. ئێستاشی لەگەڵ بێ حەماس لە ئێران پوڵ وەردەگرێت و دوژمنایەتی بەکردەوەی ئیسرائیل دەکات. حیزب الله هەموو شتێکی لە ئێران وەردەگرێت، ئەسلحەی خۆراکی لیباسی هەموو شتێکی لە ئێران وەردەگرێت و سەدان موشکی ئاراستەی ئەویا بەڕاوڕووی تەل‌ئاڤیڤ داناوە. ئەنسار الله یا حوسەکانی یەمەن بە سەراحەت کتوریانە ئێمە دەتوانین ئامادەگیمان هەیە کە هێرش بکەینە سەر ئیسرائیل ئەگەر پێویست بێت. واتە لەلایەن دەوڵەتەکانەوە نا، لەلایەن گروپە غیرە دەوڵەتەکانەوە، واتە لایەنێکە ئەرزمکردن هەرسێکانی دەسوور لە کۆماری ئیسلامی وەردەگرن، مەترسیەکانی کۆماری ئیسلامی لەسەر ئیسرائیل بەردەوامە و ئیسرائیلیش هەتا ئەو مەترسیانە بەبێت واز لە سیاسەتی خۆی بەنسبەت کۆماری ئیسلامی ناهێنێت. بابگەڕینەوە سەر بەرجام. بەڕاستی وەزعیەتی ئەوەی بەرجام گەیشتووەتە ئەو ئاستا کە بە دوای ئەو بڕیارەی ترامپ کە قەراردادی بەرجامی هەڵوەشاندەوە دیارە زۆر بە قازانجی دەوڵەتی ئێستەی بایدنەکە بەمەوە بچێتە پێشەوە. مەبەستەوەیە کە بایدن هاتووەتەوە سەر مێزی مزاکرە بۆ بەرجام، بەڵام بە کاتێکی بەرەندەوە ئەویش لە ئەوەی پێشووی خۆی لە ترامپەوە وەریگرتووە. ئەو کارتە بەرەندە وا دیارە هەر بەکارێنە، وا دیارە ترامپ بەو جۆرەش کە ئەو هەمووە باسییانە کرد دموکراتەکان قازانجی زۆر بۆ دموکراتەکان.
لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناویندا بڵێ هەروەڵە ئەوەندەی کە لە سیاسەتەکانی بەنسبەت رووسیە زیانی بە ئەمریکا گەیاند ئەوەی کە لە سیاسەتەکانی بەنسبەت ناتۆ و کێشەکانی کە لەگەڵ ئوروپا و ئەندامانی ناتو دێناوە زیانی بە ئەمریکا گەیاند ئەوەندەی کە لە سیاسەتە ئیقلیمەکان و هاتنەدەری لە کۆنفرانسی پاریس و ئەوەی اعتباری ئەمریکای بردەژێت پرسیار ئەوەی کە شەڕێکی ناسالم و غێری منتیقی نفس شەڕەکە لەگەڵ چینە سا بایدێنیش دەکا بەڵام ئەو شەڕێکی لەگەڵ چینە کرد کە لە باری ئابووریەوە سەرکەوتو نەبوو لە زۆر بوارانەوە ئەمریکا لە سەردەمی ترامپدا لاواز بوو زەربەی وێکەوت بەڵام ئیستسنە ئەن سیاسەتەکانی ڕۆژهەڵاتی ناوین خاوەرمیانەی ترامپ سیاسەتێکە بۆ لە دەکرێت لە چوارچێوەی سیاسەتی کەلانی وەزارەتی خارجی ئەمریکادا ببیندرێت بۆ 10 ساڵ 20 ساڵی دیکە ئاشکردنەوەی عەرەب و ئیسرائیل مۆزوعێکی 6-7 ساڵەیە لەو 6-7 ساڵەدا ئەنواعی سەر و کۆمار هاتن ئەنواعی وەزیری خارجە هاتن و ڕۆیشتن بەڵام نەیانتوانی ئەو جورەیە کە ترامپ کردی بە قەولی جنابەت تەنیا ئوردون و میسر بوو ئێستا 6 وڵاتی عەرەبی خەریکی ئاشتین پەیوەندی ئاساییان لەگەڵ ئیسرائیلدا مەزراند مۆزوعی کۆنتڕۆڵکردنی سیاسەتی کۆماری ئیسلامی مۆزوعێکی 42 ساڵەیە هیچ کام لەوان تەنانەت ڕێیگان کلینتۆن بوشی کوڕ بوشی باب ئۆباما نەیانتوانی ئەو جوورەکە ئێرانی کۆنتڕۆڵ بکەن کە ترامپ کردی کوشتنی ئۆباما بورن کوشتنی قاسم سلەیمانی شتێک بوو کە بایدێن پێی خۆش بوو بەڵام نەیدەوێرا بیکەن بایدێن لە بیرەوەرەکانی ئۆبامادا هەیە تەنانەت ترسی هەبوو لە کوشتنی ئوسامە بن لادن یعنی ئینسانێکی زۆر محتاتە بەدڵ پێی خۆش بوو کە ئوسامە بن لادن بکوژرێت بەڵام دە ترسادی کودنا ئەوە لە نێهایەدا دشکردەوەکەی بە زەرەری ئەمریکا تەواو دەبێت ئەوە ئۆباما اعتراف بکرد و کەسێک نەبوو قاسم سلەیمانی بتوانێت بکوژێت بەڵام ترامپ بە ئاشکرا کردی توانی مەسەلەن ئەبوبەک بەغدادیش بکوژێت یان ئەوەی کەناکانە سندوقی ئێران لە جیاتی 122 میلیارد دلار 4 میلیارد دلاری ترا بێت ئەوە بە قازانجی شەیە بە قازانجی لایەنێکی کە لە سەر میزی وتوێژدا دێنیشێت لەگەڵ ئێران دەیەوێت کەڵکیلی وەرگێت هەمووی ئەوانە میراتی ترامپن کە بۆ تیمی بایدێن ماوەتەوە و سیاسەتی ترامپ لە سەردەمی سیاسەتی ئەمریکای لە سەردەمی ترامپدا وێڕاوی کە لە زۆر بواری سیاسەتی خارجی ئەمریکاییدا زیانی پێگەاند و بایدێن خەریکە یەک ئەوانە پاشەکشە دەکا و ئیسلاحی دەکا بەڵام سیاسەتی خاوەرمیانەکەی پێویستی بە گۆڕانێکی زۆر ناکا و بەڵکو تەنانەت ئیستیفادەشی لێ دەکات کاکێ من مەسەلەی بەرجام دیسان هەر لەسەر بەرجام قسە بکەین مەسەلەی بەرجام مەسەلەیەکی بەڕاستی نظامی نییە یا ئەوەی دەست بۆ دەستکردنی ئێران کورتکردنی ئێران بۆ چەکی ئەتۆمیوانە نییە بەڵکو ئەتوانێت مەسەلەیەکی سیاسیش بێ و ئەمە هەم ئەکرێ لە بۆ خۆشتان ئیشارەتان پێ کرد رووسیە بەنوعی ئیسفادەی لێ بکە ئەمریکا ئیسفادەی لێ بکە ئایا ئەمە دەستەمۆکردنی ئێرانە بۆ بتوانێت لەگەڵ ئەو سیاسەتانەی نێودەوڵەتی ڕێ بکەیە لە ئاسی سیاسیدا لەباری سیاسیەوە منزور مەسەلەی بەرجام چۆن نەکرێ هەڵی سەنگێنین فڵە وایە بەڕاستیدایان هەوێ ئێران ببێتە وڵاتێک کە بتوانانی و توێژی لەگەڵ بکەیت وڵاتێک کە زیاتر دیپلۆماسی هەبێ هەتا جاسووسی تماشاکەن ئێلان ئێران وڵاتێکە کە دیپلۆماتەکانی لە زیندانی گروپایەدان ئەوە زۆر حیانی ناتوانێت حسابی وڵاتێکی نۆرماڵی بۆ بکەیت تماشاکەن مەسەلەن 35 وڵات لە 30 ساڵی ڕابردوودا حەولی چەکی ئەتۆمیان داوە و لە نهایەدا بۆ قەناعەتە گەیشتون کە بە سوودیان نییە مەسەلەن زیانیان پێ دەگات حتا سوئێد وڵاتێکی پێشکەوتوو دوایەوە کە چەندین ساڵ پوڵی خۆی خەرجی سازکردنی ئەنەرژی ئەتۆمی کرد بۆ قەناعەتە گەیشتکەنا زیانەکانی زیاترە کۆرەی جنوبی برێزیل ئەوانە وڵاتانێک بوون کە هەموو لە ئەسەر ئەو تەحولاتی ئەتۆمیەوە بوونە وڵاتێکی نۆرماڵ ئەمە باسی برێزیلێک دەکەم کە دیکتاتۆری نظامی بوو باسی کۆرەی جنوبێک دەکەم کە دیکتاتۆری نظامی بوو تقریبا حکوومەتەکان وەکو ئێستا بوو وەکو ئێستا ئێران بوو ئەوان توانیان لە ڕێگای وازهێنان لە بەرنامەی ئەتۆمی لە ڕێگای ئاساییکردنەوەی سیاسەتی دەرەوەیان وردە وردە ڕێگای گۆڕانی داخلیش پێک بێت دەبینین لە برێزیل وردە وردە حکوومەتەکە لە دیکتاتۆری نظامی ڕەو دیموکراسی ڕۆیشت لە کۆرەی جنوبی حکوومەتێکی دیکتاتۆری هەبوو فۆک کۆرەی شمالی بەڵام وردە وردە بەرەو دیموکراسی ڕۆیشت
بوونە وڵاتێکی نۆرمال تەنانە دەسم کورێسا بۆتە وڵاتێکی سێروسەمەرە وەوەش بەرهەمی بەڕاستی بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی کرێکاری بوو لە کۆرەی جنوبی. ئێستا چینی خوێندکار و کرێکاری کۆرەی جنوبی بوونەتە چینێکی پێشکەوتوو، کۆرەش بۆتە وڵاتێکی پێشکەوتوو کە بەرهەمە سەنعەتەکانی دنیای داگیر کردو. ئەوان پێیان خۆش بوو کە ئێرانیش ئاوا بێت، واز لە بەرنامە ئەتۆمەکەی بێنێت، وردە وردە پەیوەندی لەگەڵ ئێران لەگەڵ جیهان ئاسایی کاتەوە، ئەگەر بکرێت گۆڕانی سیاسی بکرێت لە ناو خۆدا ڕێفۆرمیستەکان میانەرەوەکان بەدەسەڵات بگەن، وردە وردە لە پرۆسەیەکی بێکوشتار و بێتەقەی وەکو عێراق وەکو بەبێ وەک نمونەی عێراق تەکرابێتەوە، نمونەی سووریە تەکرابێتەوە، بتوانن ئێران بە چەشنی ئارژانتین، بە چەشنی برێزیل، لە چەشنی کۆرەی جنوبی بەرەو وڵاتێکی نۆرمال بڕە. بۆیە بەڵێ ئەو بۆلەی هەبوو و پێیان خۆش بوو کە لە بەرجام و لە بەرنامەی ئەتۆمی بۆ گۆڕانی سیاسیش کەڵک وەرگرن. کاکێ من دوو پرسیارم ماوە بەڕاستی، بەڵام میوادارم بە کورتی چونکی کاتی بەرنامەمان زۆر نەماوە. ئەوش مەسەلەی خەڵکە. بەرجام قازانجی بۆ خەڵک چییە؟ بۆ خەڵکی ئێران بە تایبەت ئەو جۆرە کازانی زۆربەی خەڵکی ئێران خەڵکی فەقیر و هەژار کرێکار و زەحمەتکێش و دەستەنگ و حاشێنشینەکان و ئالان بەرجام قازانجی بۆ ئەوان چیە بێت؟ ئەو پرسیارە دەبێت لە خودی خەڵک بکەن کە ساڵی 94 هەتا 97 کە بەرجام هەبوو چه ئاڵوگۆڕێکی موسپەریا ئیجابی لە ژیانی واندا بەدیکرا. ئەگەر تماشای نموداری اقتصادی ئێران بکەین، نمودارێک دەبینن کە 42 ساڵ ئاوە دەچێتە خوار. یعنی ڕەنگە تەگەرێک شکۆلێکی بێت، بەڵام نمودارێک نەبوو کە حتا هەستانەوەی شکۆلەی ترابێت و لەسەر بێتەوە خوار. لە ساڵەکانی 94 تا 97 نەماندی ژیانی خەڵک خۆشتر بێت بە بەرجام، بەڵام دیتمان و گوتراکە بە سەدان میلیۆن پارەی ئێرانێ لە ئەمریکا ڕاهاتە ئێرانێ، لە ئێرانی ڕاچوو بۆ فلستینێ. ئەوە شتێکە خودی فلستینەکانی ئەترافیان پێکردو، حوسەکانی ئەترافیان پێکردو، سێر حەسەن نەسڕوڵڵای لوبنان ئەترافی پێکردو. بۆیە بەداخەوە ئەزمموی برێزیل و کۆرەی شمالی کۆرەی جنوبی لە ئێران تکرار نەبووە کە ئاساییکردنەوەی پەیوەندەکان ببێتە سەرچاوی ئاڵوگۆڕی داخلی، ببێتە باعیسی گەشەی ئابووری، ببێتە باعیسی بوژانەوەی ژیانی ئاسایی خەڵکی. بەڵکو ئێران وەکو تاکتیکێک وەکو فێڵێک لە بەرجام خەڵکی وەرگرت کە گەمارۆکان لا بچێت، تەحریمەکان و بایکۆتەکان لا بچێت، پوڵە بلوکراوەکانی لە دنیادا ئازاد بەڕاستی بگاتەوە، بەو پوڵە بچێت سیادیەک بۆ ئێلیتێکی بچووکی دەسەڵاتدار بۆ بەرژەوەندی شخصی خۆیان و بنەماڵەکەیان و نردنی منداڵەکانیان بۆ ئوروپا و بە ئەمریکا کەڵک وەبژیرێت. دوو بۆ پەرپێدانی سیاسەتی ئێران لە عێراق و لە سووریە و لە لوبنان و لە یەمەن کەڵکی لەبژیرێت. من پێم وایە بەرجام هیچ خێرێکی بۆ ژیانی خەڵکی ئاسایی نەبوو. ئەگەر احتمالەن ڕێکەوتنێکی دیکەش بێت کە احتمالەکەی من بەلاواز دەبینم لانێکم لە داهاتوویەکی نزیکدا، ئەویش هیچ خێرێکی بۆ ژیانی خەڵکی ناوخۆ ئێران نابێت. کەوا بێت مەسەلەی بەرجام مەسەلەیەکە کە بە شێوەی دیپلۆماسی و لە ئاستی دەوڵەت و سیاسەتمەدارانەوە بەڕێوەچێت. دیارە خەڵک بۆ خۆیان ڕاستەوخۆ هیچ تەئسیرێکیان نییە لەوەی کە چەنێ ئەم مذاکراتە قازانجی بۆ ئەوان بێ. ئەوانە بێت چی بکەن؟ خەڵک لە ئێرانە بێت چی بکە بۆ ئەوەی کە حەداقل ئەگەر ناتوانێت لە سەرمێزی مذاکرە نمایندگانیان لەوێ بێ یا تەئسیرێکیان ببێ بۆ خۆیان چارەیان چییە؟ ئەو هەرا وەکو بێسلاح زنجیرەیەکە دەچێتە پێشەوە، ڕۆژ بە ڕۆژ هەروکو خۆی لێ دێتەوە. دە باشترین حاڵ تا بێ بە 2014 نابێتەوە. ڕەنگە هەمیشەش ئەو گەری وێ هەیە کە وەزعەکە خراپتر و خراپتر و خراپتر بێت. تێوری پێمان دەڵێت کە ڕێگاکەی ئینقلابە، ڕێگاکی شۆڕشە. کردەوەش پێمان دەڵێت کە خەڵک دەبێت ڕێگای خەڵکی برێزیل، خەڵکی ئارژانتین، خەڵکی شیلی، خەڵکی کۆرەی جنوبی بگرنە بەر. لەوێش سیستمێکی سەرمایەداری دیکتاتۆری حاکم بوو وەک گەندەڵ لەم وڵاتانێکی نێون بردن. خەڵک توانیان بە مانگرتن، بە ئێتراز، بە تەزاوڕات، بە بزوتنەوەی خوێندکاری، بە بزوتنەوەی کرێکاری بە تایبەت توانیان کارێک بکەن کە ئەو دیکتاتۆرانە وردە وردە بەبێ کوشتار، بەبێ شەڕ، بەبێ ئەوەی کە بە میلیۆن ئینسان کوژرێت لە تەکتێکی ئەم وڵاتانەی کە نێون برد باسی ڕابردوویەکی دوور ناکەم، باسی دەهەی هەشتا دەکەم. یان هەر لە وڵاتێکی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین ئێمە شاهدین 2 ساڵ لەمەوبەر خەڵکی سوودان هاتنە سەر شەخام. حکوومەتی سوودانیش دیکتاتۆرێکی ئیسلامی سەرمایەداری گەندەڵ بوو
کە عومەر البەشیر 30 ساڵ بوو بە تەنیا دەسەڵاتی قەبزە کردبوو لە لیستی تەحریمەکانی جیهاندا بوو حکمی دادگای نێونەتەوەی بەسەردا سەپا بوو تەوەڕوم لە سوودان گەیشت بوو 170 هەمزەمان بە شەلاقی لە خەڵکیان دەدا کە بۆچی مەسەرەن قژت بە دەرەوە یا بۆچی فڵان شەڵواری جینت لەبەردایە ئەو دیکتاتۆریە گەندەڵە ئیسلامیە خەڵک هاتنە شەقام ڕاپەڕینیان کرد 4 مانگان هەزینەیاندا بەڕاستی لە ژانویە هەتا ئەپریلی 2019 هەتا عومەر البەشیر ئیستیعفایدا و کەوتە زیندان ئەو جار نیزامیەکان ویستیان دەسەڵات دەرەستەوە بگرن تازە دەیانهەویست ئەزمموی شیلی و برێزیل و ئەرژانتین و کۆرە تێکراکەنەوە خەڵک نەچوونەوە ماڵە دانیشن 4 مانگی دیکەش ڕاپەڕین بەردەوام بوو کەسانێکی بەداخەوە شەهید بوون بەڵام دوای لە 8مین مانگی ساڵی 2019دا دیکتاتۆری نیزامیەکانی مەجبوریان پاشیان کرد سوودان بۆتە وڵاتێکی نۆرمال پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتانی ئاسایی شریعەت و ئیسلام ئەدی یاسای دواکەوتو بەسەر خەڵکدا زاڵ نییە خەریکە وردە گەشەی ئابووری دەبینێت خەریکە بەرحاڵ کۆناغی 2 ساڵی ڕابردووی ژیانی خەڵکی سوودان زۆر باشترە لەم 30 ساڵەی کە دیکتاتۆری عومەر البەشیر بە ناوی جمهوری ئیسلامی سوودان بەسەر سووداندا زاڵ بوو من پێم وایە ئەو ڕێگایش درەنگ یاز و خەڵکانی ئێران دەبێ بیگرنەبەر و بۆ خۆیان چارەی چێشەی خۆیان بکەن و پەروەندەی کۆماری ئیسلامی ببەستن کاکێ من پرسیارێکی کەم نەماوە بەڕاستی ئەگەر ئێوە بۆ خۆتان تەوزیحێکی زیاترتان هەیە لەم بابەتەوە یا شتێک لە بیرچووان لە خزمەتە زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە لە بەژاریم کرد لە بەرنامەکەتاندا و هیوادارم لە داهاتوودا مەجال بێ لە خزمەتاندا بم و ئاخر قسەشم ئەوەیە کە خەڵکی کوردستان لە 40 چەند ساڵی ڕابردوودا پێشڕەوی خەبات بوون لە مەیدانی سیاسی ئێراندا کاتێک ئێمە کوتمان ڕفراندوممان قبول نییە کە خەڵکانی ئێران واقعیتێکێکە ڕفراندومیان قبول کرد و دواتریش زۆری خیانەتە خەڵکانی ئێران باقی ناوچەکانی دەرەوەی کوردستان بۆ بگەن کە ئێمە 40 ساڵەوەی پێش پێگەیشتین من پێم وایە ئێمە خەڵکی کوردستان دەبێ لە ڕووخانی کۆماری ئیسلامیشدا لە سەقامگیریکردنی دیموکراسی و ئاشتی لە ئێراندا دیسان پێشڕەو بین و ئەو پێشڕەوی دەبێتەوەی کە لە ئێرانی دوای کۆماری ئیسلامی ئێمە بەدەنگێکی بەرز و بە حەقانیەتەوە داوای ماپەڕەوەکانی خۆمان بکەین زۆر سپاس هیوادارم ئەو ڕۆژە بێت و زۆر سپاس بۆ بەشداریت کاکێ من لەو بەرنامەیەدا بینەرانی خۆشەویستی بەرنامەی دیالۆگ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنامەیە تا دیدارێکی تر و دیالۆگێکی تر ماڵەوە